کۆماری کوردستان هێمای پێکەوە ژیانێکی ئاشتیانە و تەباییە. کۆماری کوردستان لووتکێک بۆ ئازادی و شکاندنی سنوورە دەستکردەکان. هاتەوە دوی ڕێبەندان دووەمین مانگی جستان، هاتەوە دوی ڕێبەندان دووەمین مانگی جستان، لا دەست پێشمەرگەدایە کۆنتڕۆڵی کوردستان، زەربە لا دوژمندادا با بەهار و باجستان، ئەوڕۆکە جژنی کورداوە پیرۆز بێ دوی ڕێبەندان، ئەوڕۆکە جژنی کورداوە بەخێر بێ دوی ڕێبەندان، پێشمەرگەی کوردستانم ڕۆڵهاتی ئەو بەرزانم، پێشمەرگەی کوردستانم ڕۆڵهاتی ئەو بەرزانم، بۆنی ئازادی خۆشە خابات و نیشتیمانم، قەولم باشید داوە میراتگیری ئەوانم، درێژە بە ڕێگەو دادم بە حەول و تێکۆشانم، درێژە بە ڕێگەو دادم بە حەول و تێکۆشانم، قەول و بەڵێنیم داوە هەتا مێڕۆ ئەماوە، قەول و بەڵێنیم داوە هەتا مێڕۆ ئەماوە، هەزارانە زەردایک کوڕیان شاید کراوە، سوێندم بە باوشی عەزیز دەستەوە ژنۆ داماوە، هەزارانە زەرلاوی وەکو من خوێنی داوە، ناوی شەهیدانی گەل لە تاریخدا نووسراوە، شاید ڕێگەت ول نەکەم ڕێبازت لە بەرچاوە، شاید ڕێگەت ول نەکەم ڕێبازت لە بەرچاوە. سڵاو بینەرانی خۆشەویست، دوی ڕێبەندان ساڵڕۆژی دامەزرانی یەکەم کۆماری دموکراتیکی کورد لە هەموو نیشتمان پەروەرێکی کورد لە هەر کۆی گوێ ئەم زەویە پیرۆز بێت. من جەلال لەگەڵ نیشتمان لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەم شەوی لاوان. پیرۆز بێ یادی دوی ڕێبەندان دامەزرانی کۆماری کوردستان هەڵگری بیری نەتەوەی کورد. بینەرانی بەرنامەی لاوان ئەم کاتتان باش، لەگەڵ ستافی بەرنامەی لاوان لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەکەمان. ئەم حوتویە بەرنامەکەمان تایبەت دەبێ بە دوی ڕێبەندان یادی دامەزرانی یەکەمین کۆماری کوردستان. هەلومەرجی پێکهاتنی کۆماری کوردستان، کاریگەری کۆماری کوردستان لەسەر بیری نەتەوایەتی و هەروەها دامەزراندنی ڕێکخراوەکان، گرنگی پێدانی دامەزرێنەرانی کۆماری کوردستان سەبارەت بە چین و توێژەکانی کۆمەڵگا بە تایبەتی توێژی لاوان، ئەرک و بەرپرسایەتیەکانی توێژی لاو لەسەر ئاماج و دەستکەوتەکانی کۆماری کوردستان. هەموو ئەم بابەتانە لە ئەم حوتویەی بەرنامەی لاوان شرۆڤە دەکەین. ئێستش با پێکەوە بچین یەکەم بەشی بەرنامە کە تایبەت کراوە بە دوی ڕێبەندان ببینین و دێینەوە. دیرۆکی هەرنەتەوەیەک چیرۆکی ڕۆژانی خۆش و پڕ لە شانازی یان ڕۆژگاری سەغڵەت و نەهامەتی ئەو نەتەوەیەیە. کوردستانیش بەهۆی هەڵکەوتەی ژێئۆپۆلیتیکی لە ڕۆژهەڵاتی ناویندا لە دیرۆکی چەند سەدەی ڕابردوودا زۆر ڕووداوی تاڵ و ناخۆشی بەخۆیەوە بینیوە. یەکێ لە ڕۆژە پیرۆز و شادی هێنەرەکانی مێژووی کورد و کوردستان دوی ڕێبەندانی ساڵی 1324 هەتاوی و لە چوارچرای مەهابادە کە مارشی ڕاگەیاندنی کیانێکی سیاسی لە ژێر ناوی کۆماری کوردستان لێدرا کە تا هەنووکەش تاکی کورد لە هەر بەشێکی کوردستاندا بە شانازیەوە باسی دەکات و ئەو قۆناغە لە مێژووی کورد و بە تایبەتی بۆ کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان بە لووتکەی پڕ لە سەروەری مێژوەکەمان بە ئەژمار دێ. دوای ماوەیە کە پێشەوە هاتە ناو کۆمەڵی ژێکافەوە ئەو تەواشای کرد کۆمەڵەی ژێکاف کۆمەڵەیەکی بەسترا و داخرا و وەڵامدەری هەلومەرجی ئەو وەخت نەبوو. ئەو هات حزبی دیموکراتی کوردستانی لەسەر کۆمەڵی ژێکاف دامەزراند و مهمتر لەوە
هەرو پیشبینیە کە بەڕێوەبەرانی کۆمەڵی ژێکاف کرد بوویان پێشەوە قازی محەممەد بە مەحز ورود بۆ ناو کۆمەڵی ژێکاف ڕێبەری ئەو کۆمەڵەیە بەدەستەوە کرد چونکو لەو فترە و لەو وەختا پیتۆڵتر عالمتر زاناتر بەتواناتر لە تەواو ئەو منتەقا کە کۆماری کوردستانی لێدا مەزرا کەستریوانە بوو. کۆماری کوردستان بە سەرنجدان بەو گوتارەی کە بەرهەمی هێنا و بەو ئەزمونەی کە خوڵقاندی و بەو گۆڕانە شەرعیەی کە لەگەڵ کۆی بزوتنەوەکانی پێشخۆی بەدی هێنا ڕنگ و بۆیەکی مدرنی بەخشی بە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد و بۆتە جێگەی شانازی ڕۆڵەکانی نەتەوەی کورد و سەرەڕای هەموو ئەو کەم و کۆڕیانەی کە هەیبوون کەچی بەو پەڕی شانازی و باوەڕ بەخۆبوونەوە باسی لێوە دەکرێ و ساڵانە یادی دەکەینەوە. کاتێک کۆماری کوردستان پێکهات لە ڕۆژهڵاتی ناوەڕاستدا لە بەشێکی بچووک لە ڕۆژهڵاتی کوردستان و لە گۆشەیەک وەکو مەهابادا کۆمار دامەزرا لە دوی ڕێبەندانە ڕاگەیەندرا دەوروبەری کۆمار لەو وڵاتانەی دەوروبەریدا وڵاتانێکی دیکتاتۆری زاڵ بوون ئاشنایی لەگەڵ بیر و بۆچوونی دیموکراتیک ئەو شتەی کە کۆمار ئەو بنەما فەلسەفیانەی کە کۆمار لەسەری دامەزرا زۆر نامۆ بوو بەڵام پێشەوا قازی محەممەد و ڕێبەرانی کۆمار توانیان لە دەرفەتێکی زۆر کورتدا لە ماوەیەکی 160 ڕۆژەدا کۆمارێکی دیموکراتیک بنێن کە تا ئەمڕۆژ ئەو کۆمارە دەتوانێت وەکو مدلێکی ئیدئال بوو دەسەڵاتدارەتی پێناسە بکرێت. خوێندنەوەی واقعەکانی سەردەمی کۆمار و ساڵانی پێش دامەزراندنی کۆمار هەروەها گوتاری کۆمار بۆمان دەردەخات کە ئەو کیانە سیاسیە و گوتار و دەرکەوتە مێژوویەی خۆی لە چوارچێوەی جوغرافیا بەرتەسکەکەدا سنووردار نەکردەوە و ئاسۆی تێڕوانینی کوردستان بوو بێ لە بەرچاوگرتنی سنوورە دەستکردەکان. پیتۆڵی پێشەوا قازی محەممەد ئەوەیە کە دوای 120 ڕۆژ لە دامەزراندنی حزبی دیموکراتی کوردستان ئیعلام جمهوریەکە و ئەوە بۆ ئەو کات بەڕاستی دەنگدانەوەکەی لە هەموو ئینقلاباتێک کە ئێمە لەسەری ئاگاهیمان هەیە گەورەترە. بۆچی؟ هیچ معقول نییە کە ئینسان بتوانێت لە دامەزراندنی حیزبێک کە 120 ڕۆژ تەمەنیە بتوانێت کۆمار دابمەزرێت. کۆماری کوردستان بەرهەمی هاوخەباتی و هاوپەیوەندیەکی نەتەوەیی بەربڵاو بوو کە لەژێر تیشکی ڕێنوێنی حیزبێکی مدرن واتە حیزبی دموکراتی کوردستان و پێشەوایەکی کەموێنەدا بەرهەم هات. هەر بۆیەشە دەبینین کە ئەمڕۆ تاکەکانی نەتەوەی کورد لە هەر پارچەیەکی کوردستان بە شانازیەوە باسی کۆماری کوردستان دەکەن و وەک بڕگەیەکی زێڕین لە یادەوەریاندا جێگرتووە. بێشکدا پێش لە دامەزراندی کۆماری کوردستان و هاتنارەی حزبی دیموکراتی کوردستانە وەکو پێکهاتەیەکی سیاسی مدرن لە نێو بیاوی سیاسی گەلی کوردە تا ئەو کاتە ئێمە شاهدیوە نەبوون کە حزبێکی مدرن خاوەن بەرنامە بە دیسیپلین بێتە ناو کایە سیاسی یان نێو خەباتی ڕزگاری خوازانەی گەلی کوردە. بەڵام ئێمە دەبینین حزبی دموکرات کە دادەمەزرێت خەباتەکە سازماندەهی دەکات ئۆرگانیزاسیۆنی پێدەدات و کۆماری کوردستانی تەسیرێکی زۆر گەورەی لەسەر ئەو خەباتە دەبێت تا ئێستا چونکە کورد لەو کاتەدا بوو یەکمین جار ئەزمموی دەسەڵاتێکی دیموکراتیکی کرد ئەزمموی ئەوەی کرد کە دەتوانێت دەسەڵاتدارەتی بکە ئەزمموی ئەوەی کرد دەتوانێت کاروباری خۆی بەڕێوەبی بە بێگومان ئەوەیش لەسەر گفتمانی نەتەوەی یا بڵێن دیسکۆرسی نەتەوەی کورد لە هەر چوار پەرچەی کوردستاندا تا ئێستا کاریگەری خۆی بووە. بۆیە ئێمە دەبینین کۆماری کوردستان پێشەوا قازی محەممەد تەنیا لە مڵکی حزبی دموکرات و ڕۆژهڵاتی کوردستان دەچنە دەر لە بەشەکانی دیکەی کوردستانیش ڕێزی لەدەگیرێت ساڵانە یادی دەکرێتەوە و وەکو بڕگەیەکی مێژوویی خەباتی هەر چوار پەرچەی کوردستان ناوی لێ دەبرێت. لەو سەروبەندا تۆ گەر تەواشای وڵاتانی دەوروبەری خۆت بکەیت ئەس جوملە باشووری کوردستان هەر کەسێک ئولگووەکەی لە مەرکەزەوە وەرەگرێ یعنی چی؟ حکوومەت سەڵتەنەتی لە مەرکەزە هەیە ئەمانش لێرە
مەلیکی کوردستان دامەزرێنن بەڵام ئەو بە خوێندنەوەیکی واقع بینانە کە مەلیکیەت و بنەماڵەی و حکوومەتە مەوروسی ناتوانێ وەڵامدەری نیازی گەلان بێت هەر ئەو دەمێعلامی کۆماریەکە. وێڕای ئەوەی کە تەمەنی کۆمار 11 مانگ یان ورتر بڵێن لە 330 ڕۆژی زیاتر تێپەڕ نەکرد بەڵام هەر لە سەرەتای دامەزراندنیەوە لەگەڵ گرفتی ئابووری و هەڕەشەی سیاسی بەرەوڕوو بوو کەچی لەو ماوەیەدا گەلێک کار و دەستکەوتی گرنگی هێنانە دیکە زۆربەیان ئاواتی لە مێژینەی خەڵکی کوردستان بوون. ئەو ناوچەیەی کە کۆماری کوردستانی لیاڵکەوتووە هەمووی دیکتاتۆر لێدرا و هەمووی لە ناوەڕاستی سەدەی 20ەمە تاڵترین و ناخۆشترین ساڵەکانی ئەو ناوچەیان پێهێناوەوە دەیان کوشت و کوشتاری دیکە لەسەر دەستی ئەو دەسەڵاتانە پێگاتەوە بەڵام لەو 11 مانگی کۆماری کوردستانە ئێمە نمونەیەکمان نییە کە هێرشکرابێتە سەر ناوچەیەکی دیکە یان خەڵک بە بێتاوان کوژرا بێت یان ئەو ویستودانخوازەی کە توانویەتی بۆ خەڵک بەرهەم بهێنێت تا ڕادێکی زۆر سەرکەوتووە. بێگومان ئاستی نەقش و ڕۆڵی سەرکردایەتی پێشەوانەمە قازی محەممەد لەو سەردەمەدا زۆر دیارە هەر وەک دکتۆر قاسم بوو لەبارەی پێشەوە دەڵێت پێشەوا گوڵێک بوو لە بیابانە ڕوا بوو بێشک هەروا بوو پێشەوا ئاستی خوێندەوارێکی باشی بوو شارەزاییکی باشی لەسەر زمان بوو هەروەها لەو وتوێژانەی کە لەگەڵ ڕۆژنامە فارسیەکانە یا ئەو ڕۆژنامەلەی ناوەندی ئێرانە لە تارانە کردیوە ئێمە دەتوانین لە شارەزایی ئەو شارەزایی و کەسایەتی ئەو مرۆڤە تێبگەین چەند شارەزا بووە لەسەر مەساعدی سیاسی ئەو سەردەمە و چەندە فکری ئاوەڵا بووە بەتایبەت لە بواری نەتەوەییە و کە ئەو باوش دەکاتەوە بۆ کوردەکانی بەشەکانی دیکە و بەتایبەت بۆ بنەماڵەی بارزانی و کوردەکانی باشووری کوردستان کە ئاوارەی مەهاباد و شنۆ و ڕۆژهەڵاتی کوردستان بوون. کۆماری کوردستان 11 مانگ ژیا هیچ دەسەڵاتێکی سیاسی لە ماوەی 11 مانگدا دەرەتانی ئەوەی نییە کە بەرنامەی خۆی یان تەنانەت بەشێکی گرنگی ئەو بەرنمەیە پیادە بکات. بەڵام کۆماری کوردستان هەروەک پێشەواکەی کە ئینسانێکی باسەواد و با معلومات و متەرەقی بووە توانیوە ڕێگای تەرەقیش بۆ خۆی بکاتەوە مەسڵەن بە جێگەی لە سەردەمی کۆمارە لەبەرە بەر لەوەی تانک و تۆپ و تفەنگ بەدەست بێنن چاپخانەی هاوردگە. بەڵام بە شانازیەوە بەڕێوبەرانی کۆماری کوردستان توانیان گەلێک کردەوەی گرنگ و مێژووی بۆ خەباتی ڕەوای خەڵکی کورد ئەنجام بدەن کابریتین لە بەڕەسمیناسینی زمانی کوردی، چاپ و بڵاوکردنەوەی ڕۆژنامەی کوردستان، بڵاوکردنەوەی گۆڤاری کوردستان، بڵاوکردنەوەی گۆڤاری هاواری کورد کە گۆڤارێکی سیاسی بوو، دامەزراندنی ئێزگەی ڕادیۆی کوردستان لە بەهاری 1325 لە مەهاباد، دامەزراندنی یەکێتی لاوانی دموکراتی کوردستان لە 30 ڕێبەندانی 1324 هەتاوی، بڵاوکردنەوەی گۆڤاری هەڵاڵەکە لە بۆکان بڵاویان دەکردەوە، بڵاوکراوەی گڕووگاڵی منداڵان کە کرێکارانی چاپخانەی کوردستان لە مەهاباد بڵاویان دەکردەوە، بڵاوکردنەوەی هاواری نیشتمان ئۆرگانی یەکێتی لاوان کە گۆڤارێکی سیاسی ئەدەبی و کۆمەڵایەتی بوو، پێکهێنانی شانۆی کوردی، پێکهێنانی سوپای ملی کوردستان، بوژاندنەوەی وەزعیەتی ئابووری ناوچەکانی کۆمار، چاپ و بڵاوکردنەوەی کتێبی قوتابخانەکان، دابینکردنی ئەمنیەت و ئاسایشی خەڵکی کوردستان، ناردنە دەرەوەی خوێندکاران بۆ یەکەم جار لە مێژوودا کە بۆ خوێندنی باڵا لە یەکێتی سۆڤیەت نێردران. کۆمار توانی لە زەرف 11 مانگ حکومداریە زۆر کاری بەجێ بکات. یەک لەوانە ئەوەیە کە لەو دەورانە عەداڵەت کارێکی وای کردووە کە کەس لەگەڵ کەس باوجودەوە هەموو کەسێ مسەلح بووە تەعەدانەکە یا دامەزراندی ڕێکخراوێک بۆ ژنان
دامەزراندنی یەکێتی لاوان لە دەستکەوتەکانی کۆمارە. و دواتر ئێمە دەبینین لە سی ڕێبەندانە یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران دادەمەدرێت 24 ڕۆژەمە یەکێتی ژنان دادەمەدرێت وەکو دوو نهادی بنیاتی کۆمەلگایەکی دیموکراتیک بیرمەندان و یا ڕێبەرانی کۆمار دێن بنەمای کۆمەلگایەکی دیموکراتیکیش دەوێت دادەمەدرێنن. وێڕای ئەم دوانە هەر وەک دەزانن ئەوەی کە دیموکراسی و زانست دوشتی گرێدراوی یەکترن، بنیاتنەرانی کۆمار یا ڕێبەرانی کۆمار دێن وەکو چەکی زانستی بەکارتێنن، کۆمەڵێک خوێندەوار بەڕێ دەکەن بۆ دەرەوەی وڵات کە ئەمانە بخوێنن کە دوایی بێنەوە لە زانستەکانی ئەوان لە دەسەڵاتداری و بەڕێوەبردننی کۆمەلگا کەڵکی لێوەربگیرێ. لاوانی ماباد و شارەکانی دەوروبەرشین دە جموجوڵی سیاسیان هەبووە کە بتوانن خۆیان لە نەو پێکهاتەی سیاسی ئەو بزوستنەوە سیاسیا کە هەبووە جێبکەنەوە. بەڵگەی گرنگ و زۆر ڕوون و ئاشکرایی ئەو سەردەمە کە هێما بۆ ئەوە دەکات یەکێتی لاوان دامەزراوە بڵاوبوونەوەی گۆڤاری هاواری نیشتمانە. ئەم گۆڤارە کە لایەکی خاکلێەوە بڵاو دەبێتەوە دیارە ئۆرگانیزاسیۆنێک یان کۆمەڵێک لە لاوان پێکهاتوون بۆ ئەوەی کە ڕێکخراوێک بە ناو یەکێتی جوانانی دموکراتی کوردستان پێک بێنن و ئەوش پێشزەمینەیە کە بۆ ئەوەی کە بتوانێت بڵاوکراوەیەک بڵاو کاتەوە. من پێم وایە ئەگەر ئەو کۆمارە بەدەست غێرەز پێشەوە قازی محەممەد و حیزبی دیموکراتەوە بەدەست هەر کەسێک و باە ممکنە ئەوەنی ئەو چگەلێت لێ درستنەوە نەبووایە کە ئێمڕۆژ جێگای ئفتخار و شانازین بۆ ئێمە وەک نەتەوەی کورد کە یەکێتی لاوان بە 6 ساڵ تەمەنەوە تا ئیستا بتوانێت کۆڕاگرانە بوەستێ و بۆ ئامانجەکانی لاوان کار بکە. دامەزرانی یەکێتی لاوان و دامەزراندنی یەکێتی ژنان نیشانە لەوەیە کە ئەتوانێت سیستمێکی عەشیرەیی کە ساڵهای ساڵە حکم دەکات لە ناو کۆمەلگادا بە شێوەیە لە شێوەکان هەڵوەشێنێ، هەرچەند ڕاگەاندنی ئاشکرا نەبوو بە دژی سیستمی عەشیرەیی. بەڵام خودی دامەزرانی ئەو ڕێکخراوانە نیشانەیەوەی کە تاک فەرد ئەتوانێت قسەیەکی هەبێ لە کۆمەلگادا، بتوانێت بەرنامە و پلانی هەبێ بۆنەوەکەی خۆی لە داهاتوودا. لاوان بۆ ئەوەی کە فێری زمانی دایکیان بن، فێری خوێندن بن، تەنانەت خوێندەواری لەو سەردەمەدا کە ئەڵێن زیاتر لە 90% خەڵک بێسەواد و نەخوێندەوار بووە، یەکێک لە هەدەفەکانی یەکێتی لاوان ئەوە کە لاوان ئاشنا بکە بۆ ئەوەی کە فێری خوێندن و نووسین بن. و یەکێکی دیکە لەو ئەرکانەی کە یەکێتی لاوان هەی بۆ ئاشناکردنیان بە پرسی نەتەوەی بووە. ڕەنگە لاوێک لەو سەردەمەدا تەنیا هەستی بەوە کردووە کە ئەو ئەچەوتێتەوە، هەر ئەوەندە، بەڵام نەیزانیوە داخوازین لاوەکان بۆ داهاتوو بۆ ژیانیان و چۆنەوە لە چیەوە سەرچاوەگرێت. ئەرکێکی دیکە کە پێم وابێ زۆر گرنگەوە لەلایەن ڕێبەرایەتی حیزبی دیموکرات و کۆماری کوردستان و لەلاوە زۆر گرنگی پێدراوە بەشداریکردنی هەمان ئەو لاوانە، ئەو توێژانی کە ئەو توێژەیە کە خەریکە پێگات و یەکێتی لاوانیش وەکو ڕێخەری ئەو توێژە کار و چالاکی خۆی دەست پێ کردووە، بەشداریکردنیان لە کار و ئیدارە و کۆمەڵایەتیەکاندا کە ئەیتوانیت ببێتە پارسەنگ، ئەیتوانیت ببێت پێشزەمینەیەک بۆ داهاتووی کۆماری کوردستان. و ئەوەیە ئێمە دەبینین کە پاش فڕوخانی کۆماری کوردستان ئەو لاوانە هەر ئەو لاوانن کە لە سەردەمی کۆماری کوردستانە دواتر حیزبی دیموکراتیان بوشانەوە. هەروەها لە ئاستی دەرەوەدا سەردانی بەڕێوەبەرانی کۆماری کوردستان بە مەبەستی یەکگرتووی و هاودەنگی لەگەڵ باقی ئازادی خوازانی سەرانسەری گەلانی ئێران و هاوپەیمانی لەگەڵ حیزب و ڕێکخراوەکانی نەتەوەکانی دیکەی ئێرانی لەوانە نەتەوەی ئازەری.
بەڕێوەبردننی وڵات یەکێک لە داخوازی سەرەکیەکانی کوردەکان لە خەباتی خۆیاندا بووە و بۆ ئەو مەبەستەش پێکهێنانی هێزێکی نەتەوەیی یەکێ لە سەرەکیترین کارەکانی خەباتگێڕانی کورد بووە و هێزی پێشمەرگەی کوردستان لە سەردەمی کۆماری کوردستاندا دامەزراوە. ئەگەر پێمان وابێ بزوتنەوەی ڕووناکبیری لە سەردەمی کۆماری کوردستانە سەری هەڵدا هەر هەمان نەوەی تازە پێگەشتی کۆماری کوردستان دواتر ڕێخەر و درێژەدەری هەمان خەبات و هەمان بزوتنەوەی ڕووناکبیری کوردستانە. ئائیسەشی لەگەڵا بێت لە هەر پارچەیەکی کوردستان باسێک لە ئازادی خواهی ئازادی و ئەو مەراحلەی کە ئینسانە بێ بەرەو پێشەوە بڕێت ئەکرێت تۆ لاپەڕێ هەر ڕۆژنامەیەک سەفحەی هەر تەلەڤیزیۆنێک ئەبینی ئیلا پەیوەندی بە کۆماری کوردستانەوە پەیاکە چون ئیسەشی لەگەڵا بێ 11 مانگ حکوومەتی جمهوری کوردستان لە 68 ساڵ لەمەوبەرە هێشتا هەر ئاواتە هەدەفە بوو نەتەوەی کورد و هێشتا لە هیچ پارچەی کوردستان ئین چنین شتێک بەوجود نهاتکە و جێگای افتخاریشە. هێزی پێشمەرگە و زمانی کوردی. زمانی کوردی لە سەردەمی کۆماری کوردستاندا نەتەنیا زمانی فەرمی دام و دەستگاکانی حکوومەتی بووە و لە قوتابخانەکان بە زمانی کوردی خوێندراوە بەڵکو بایەخێکی تایبەتی بەو زمانە دراوە. لە کابینەی حکوومەتی کوردستاندا 2 وەزارەتخانە بۆ چالاکی فەرهەنگی و گەشەی کولتوری دامەزراون. لە پاڵ ئەو 2 وەزارەتخانەیەشدا لێژنەیەکی فەرهەنگی بە مەبەستی پەرەپێدان و بەکارهێنانی زمانی کوردی و ڕاگەیشتن بەسەر خوێندنی منداڵان پێک هاتووە. لە پاش ڕاگەیاندنی کۆماری کوردستان و لە دانیشتنی هێزی پێشمەرگە دەست دەکرێت بە ڕۆنانی وشە و زاراوەی نوێی کوردی بۆ کاروباری لەشکری و هێزی پێشمەرگەی کوردستان کە ناوی پیرۆزی پێشمەرگەی کوردستانیش لە سەردەمی کۆماری کوردستاندا دیاری کراوە. دامەزراندنی کۆماری کوردستان لە 2 ڕێبەندانی 1324 هەتاویدا بە لایەنگری و پشتیوانی زیاتر لە 20,000 کەس پێک هاتووە لە ڕۆناکبیران و عەشیرە و نوێنەری خەڵکی کوردستان لە ناوچەکانی دیکە. حکوومەتی کۆماری کوردستان دامەزرا و قازی محەممەد وەک سەرۆک کۆمار هەڵبژێردرا. هەر کەسێ باسێک لە ئازادی خواهی لە تۆرێکی نەتەوەگراییەکە بلافاصلە کۆماری کوردستان و پێشەوا قازی محەممەد بۆ ئەلگو دێنێتەوە. لەباری زمان لەباری فەرهەنگ لەباری سیاست لەباری گەشەکردنی نەتەوەییەوە لەباری ئەو گوتارە نەتەوە خوازی و نیشتمان پەروەریە کە دواتر حیزبی دموکرات و حیزبەکانی دیکە و زۆر ڕووناکبیری دیکە سەرهەڵبدات ئەوە بوو کە ئەتوانی کۆماری کوردستان کەین بە بنەمای بۆ هەموو ئەو پەیوەندیە کۆمەڵایەتی سیاسیانی دوای کۆماری کوردستان. قازی محەممەد هەڵگری 2 ڕۆڵی سەرەکی چ وەک سکرتێری گشتی حیزبی دموکرات و چ وەکو سەرۆک کۆمار بوو. بڕیار و هەڵسوکەوتی ئەو ڕێبەرە مەزنە بێگومان بە بێ ڕاپرسی ئەندامانی دەستەی بەڕێوەبەری حیزب و وەزیرەکانی ناو کابینەی دەوڵەتی کوردستان نەبوو و کاریگەری سەرەکی لەسەر سیاسەتە ناوخۆیی و دەرەکیەکانی حکوومەتی کۆماری کوردستان هەبووە. خەڵکی کوردستان و ئەندامانی حیزب و وەزیرەکانی کابینەی حکوومەت باوەڕێکی قوڵیان بە تێگەیشتووی و لێزانی و دڵسۆزی سەرۆک کۆمار لە بەڕێوەبردننی کاروباری حکوومەتی و حکومڕانی وڵاتدا هەبووە. کۆماری کوردستان یەکەم دەوڵەتی مۆدێرنی کوردی بوو کە لە ڕێگەی حیزبێکی سەردەمیانەوە کە ئەو حیزبەش لە بەشە جۆراوجۆر و توێژە جیاجیەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان پێکهاتە بوو دامەزرا. وەک نەوەی نوێ وا ڕویان تێەکەم لانی کەم وەک شتی مەلموس ئینسانی وەک من دەرەزار بوو. من 61 ساڵ لەگەڵ حیزبی دیموکراتی کوردستان هەر پێم وایە دوێنێ هاتووم
هیچ بیر ناکەمەوە 61 ساڵ لەگەڵەوە حیزبە و بە خۆشم قەوڵم داوە و ئیسەش قەول بێ لە حزوری ئێوەدا ئەگەر لەم دنیا پان و بەرینەدا حیزبێکی تر لە حیزبی دیموکرات بۆ تەرەقیتر بە دیسیپلینتر و باشترم دەست بکەوێ هەر ئیسا سوێناوی خوێنی ئەو شەهیدانە بەتایبەت شەهیدانی کۆمار لەبیر نەکەین یان فدایی و لە خۆبردوویەکانیان لەبیر نەکەین ئەوان بۆ ئێمە بۆ خەڵکی کوردستان بۆ بەرەی داهاتوو گیانی خۆیانیان پێشکەش کرد ئێمەش خەونەکانی ئەوان لەبیر نەکەین و تاوەدی هاتنی خەونەکانیان بێگومان لە ڕێزی خەبات و بەرخۆدان و چالاکی بوو بەرژەوەندەکانی گەلی کورد و دابینبوونی مافەکانی نەتەوەی کوردان. بنەما فکرەی کە کۆماری کوردستان هەیبەوە تا ئێستاش درێژەی هەیەوەیە کە من پێم وایە خەبات بەردەوامە چونکە هێشتا ئەو ئامانجانەی کۆماری کوردستان نەگەشتۆتە کۆتایی ئەو بیر و بۆچوونەی کە کۆماری کوردستان پەروەردەی کرد ببین و بتوانین ئەرکی خۆمان بەجێ بگەین بێگومان ڕزگاری و ئازادی و بەختەوەری بۆ وڵاتەکەمان بەدیدێنین. بینەرانی خۆشەویست بەخێر بێنەوە بە هیوای وەدیهێنانی ئامانجەکانی کۆمار و درێژەدان بە ڕێبازی پێشەوای مەزنی کورد. خۆشەویستانم کلیپێکی شادمان بۆتان ئامادە کردووە فەرموون پێکەوە بڕۆین بیبینین. بهتەنگ دەبێ وەخەلکی بانگ لە هەواڵێن خۆ دەکەوی دەمی وهەواڵنۆ بێجە هەرێ چێ دەکردنۆ مەڕێچەک دەبێ لە کاوەرن ئەم بگرم دیلارێکی خۆشەویستانم بەخێر بێنەوە لەگەڵ هاوکارانمان لە ئەستافی بەرنامە سەرگۆڵ منسوور ئیسماعیل هەروەها کاروان و شۆڕش و مونتەری خۆشەویستی بەرنامەکەشمان سەلیمی باپیری و هاوکارانی دیکەی بەرنامە پیرۆزبای دوی ڕێبەندان ساڵڕۆژی دامەزانی کۆماری کوردستانتان لێ دەکەین. facebook.com/لاوانتیشک فردی پەیوەندی نێوان ئێمە و ئێوەیە لە بیرمان نەکەن ڕەخنەوە بۆچوونەکانی خۆتان بۆمان بنێرن. بەو هیوایە توێژی لاوی ئەوڕۆیی لە پاراستن و بەرەو پێشبردننی ئامانجەکانی کۆماری کوردستان خۆی بە ئەرکدار بزانێت تا پێگەیشتنەوەیەکی دیکە ژیانتان پڕ لە خۆشی و کامەرانی. کاتێکی شەد.